سلااو ڕێز و خۆشەویستیم بینێران و بیسەران بەخێر بن بۆ ئەڵلقەیەکی نوێی پرۆگرامی سفر یەک ژیری ئەمڕۆ ئەڵلقەیژمان 252 تۆمار دەکەم بەروانی 9 پێنجی 2025 هەفتەیەکی زۆر سەرشێتانەمان بەڕێ کرد یەکەم باسی GTA-مان کرد لە بەرنامەکە ئەگەری هەیە شتێک ببینین لەم یەک دوو هەفتەیە بەهۆی بۆردەرلاندز 4 کاژمێرێک دوای بڵاوبوونەوەی سفر یەک ژیری ڕۆکستاوەتی یاریەکەمان دواخست ڤیدیۆیی جیاواز مەسەری کرد دواتر دوای ڕۆژێک یان دوو ڕۆژ بزەبت ڕۆکستار هەرناکاو ترێلەری GTA شەشی بڵاوکردەوە تۆنێک سکرینشۆتی بڵاوکردەوە هەفتەیەکی زۆر سەرشێتانە و بەڕاستی سوپاسی پشتگیریەکانتان دەکەم بۆ دوسێ ڤیدیۆی ڕابردوون کە بینێکی زۆری هەیە زۆر دڵخۆشم بەڕاستی ئەگەر حەز دەکەن زیاتر باسی GTA و سەرجەم یاریەکان بە وردەکاریانم بکەم تکا دەکەم بە بینینی ڤیدیۆکە و لایک و سبسکرایب سەپۆرتی خۆتان پیشان بدەن و لەم هەفتەیە تۆنێک زانیاری هەیە بەڕاستی دەبێت باسی بکەین تکا دەکەم دەبێت لایک سبسکرایب لەبیر نەکەن با دەست پێ بکەین خۆشەویستانم بۆ دەستکەوتنی هەر بابەتێکی دنیای ڤیدیۆ گەیم لە کڕینی ئەشیایە وەکو شتومەکە یاخود پارچەیە ئەدەواتە هاردوێردا کۆنسۆڵە کۆنترۆلەرە کورسی گەیمینگە مۆنیتەرە پیسیە هەر ئەشیایەکی ناو ژووری ڤیدیۆ گەیمە یاخود جیهانی ڤیدیۆ گەیم تێ دروستی بکەین یا هەر بابەت تەکنەلۆژی باشترین شوێن سەردانی بکەن بێگومان ئاری گەیمینگە ئەگەر توێ سەردانیام بکەیت لە شاری ئەولێر لە شەقامی 40 مەتریە توانین سەردانیام بکەیت یاخود دەرگەی سۆشەڵ میدیاوە یا لە وێبسایتی ئاری گەیمینگە یا لە ئەپێکی وەکو لە زوو دەتوانانی ئۆردەر بکەیت گەیاندنیان هەیە بۆ هەموو شار و شارچکانی هەرێمی کوردستان سوپاس بۆ ئاری گەیمینگ بۆ سپۆنسەریکردنی مەڵقەی پرۆگرامی سفر یەک ژیری پارێزە بەرنامە بکەین سەرەتاش ئەو یارانی لە مەفتەیە بڵاو دەکرێنەوە بڵاوکراونەتەوە یاریی نوێمان هەیە بەناوی The Midnight Walk کە دوێنێ شەو بڵاوکرایەوە بە نمرەی 78% ڕخنەگران بەگشتی کەس ڕخنەی توندی لێ نییە ناڵێن یاریەکە خراپە بەڵام بەگشتی دەڵێن 7 لەدا 8 لەدا 9 لەدانێک دەڵێن 6 لەدەیە یاریی نوێی لەلایەن EA بڵاوکراوەتەوە یاریی نوێی بچووکە ناتوان بڵێم زۆر زەبەلاح و گەورەیە لەبەرەوەی یاریەکە ستایلێکی هوەری هەیە لەوەی کەوا یاریێکی لە ژیان ڕاستی بچێ یان دۆشتانە قەشەنگ دیارە جوان دیارە بەس باوەڕ دەکەم ئەو یاریە لە ڕێگەی پڵەس یان گەیم پاسی زیاتر سەرکەوتوو بینەوەکو گەیمەران بیکڕن هەروە یاریشی دیکەشمان هەیە بە هەماشەوە یاریی بچووکە زۆر گەورە نییە Revenge of the Savage Planetە بەشی دووەمی Savage Planetە ئەمجارە نمرەی 77 بەرزێنا بە هەماشەوە پێشوازەکان لێ مام ناوەندێکی باشە و لەم هەفتەیە بێ یەکی لە گەورەترین یاریەکانی ئەم ساڵ بڵاو دەکرێتەوە وەروە یەکی لە گەورەترین یاریەکانی ئێکسبۆکس بڵاو دەکرێتەوە بێگومان لە تاوای پلاتفۆرمەکانیش بەردەست دەبێت ئەویش یاری Doom the Dark Ages یاریی زەبەلاحە قەبارەی گەورەیە چیرۆکەی گەورەیە گەیمپڵەی سەرنجڕاکێشە هەموو شتێکی ناوازەیە بەڕاستی Doom the Dark Ages لافتەکانی داهاتوو زیاتر باسی دەکەم بەڵام ئەو کەسانی گەیم پاسیان هەیە بەخۆڕایی وەری دەگرن و ئەو کەسانێک کە پلەیستیشنیشیان دەتوانن سەر تاقیکەنەوە پیسیش هەیە دەتوانین تاقیکەیتەوە ئەگە پیس دەتوان سەر گەیم پاسش بیکەیت تە پێویست ناکە پارەی پێ بدەین تاوەکو ئێستا ریڤیوەرەکان نمرەکانی خۆیان بڵاو نەکردەوە بەڵام وەکو پێشبینی خۆم بۆی تڕێلەر و گەیم پلانێ بینیومە ئەو جیاوازەی لەگەڵ دومی 2016 دومی ئیتەرناڵ هەیەی پێشبینی دەکەم نمرەکەی لە 8 تاوەکو 88 بێ لەو دەورە بێ ئەگەر نەوەتەکانیش بەرز بێنێ معجزەیەکە وەشتێکی زۆر باشە بە بڕای من چاڕوانم بۆ هەفتەی داهاتوو بزانین چڕ بدا دوو یاری زۆر بچووکشمان هەیە لەسەر کۆنسۆڵ بەردەست دەبێ وەروە لەسەر پیسیش پێم وابێ بەردەست نستا ئەویش یاری پالیا یاریی بچووکە دروستکردنی خانووە دروستکردنی چێلگەیە بەخێوکردنی ڕوەکە ڕوانی ڕوەکە ڕاوکردنی ماسیە بە شێوەیەکی ئۆنلاین ئەو شتانە دەکەی یاریی بچووکە یاریی دیکەشمان هەیە کە ئەمیان کامێرایەکەی سەرنجات شک کامێرایەکە لەسەرەوێ بە ناوی The Precinct یاریێکەکەوە باسی ساڵی 1970 دەکە لە شارێک بە ناوی ئاڤرنۆسیتی پۆلیس دەبێت ڕوبەڕووی بێگومان خراپەکارەکان و تاو فعۆیەکانی وڵات ببنەوە سەو لە سێزدەی ئەو مانگە لەسەر کۆنسۆڵ و پیسی و ئەو شتانە هەرهەمووی بەردەست دەبێت گرافیکی زۆر سەرنجات دیارە بەڵام ئەو یاریش بۆ پڵس و گەیم پاس و ئەوانە بەجێ بێڵن نەکپارەی پێ بدەن دەربارەی شتی بچووکتریش دیڵسێکی نوێمان هەیە بۆ یاری Star Wars Outlaws بە ناوی A Pirate's Fortune کە بڕیارە لە 15 ئەم مانگە لە بۆ یاریەکە بەردەست بیت بۆ کەسانی Star Wars Outlaws زۆر بەدڵ بۆ دیڵسێک دێ توانن بۆ خۆتان تاقیکەنەوە ئەو کەسانی گۆڵد ئەدیشنیان کڕیە ئەم دیڵسی تێدایە یاریەکانی پڵس ئێستا بەردەستن دەتوانن داوەندیان بکەن و جەماعەتی گەیم پاسیش بەڕاستی لەو مانگا لە مانجینەوە تۆنێک یاریان لە بۆ دێ بەڕاستی وەکو وتم گەورەترین یاری گەیم پاسی ئەو مانگەی Doom the Dark Agesە کە پێم وابێ هەموو مانجێ یاریی زەبەلاحی خۆیان لە ڕێگەی پاسی بڵاو دەکەنەوە Doom the Dark Ages Revenge of the Savage Planet کە تازە باسم کرد کولێبارە Souls of Limbo تازە پێم وابێ بەردەست دەبێت لەسەر یاریی بچووکە Dragon Ball Xenoverse
2 بزەبت نازانم ئەو یاریی دراگن بۆڵی ئەمە زۆر شارزایی نیە تینێژ نوێمان هەیە بە ناوی ئەنلیشت وەروە فایرفایتن سیمولیتن یاریی ئاگرژێنەرەوەمان هەیە بە شێوەی سیمولیشن پۆلیس سیمولیتەرمان هەیە پۆلیسە لە ژیانی ڕاستی سیمولیشنی دەکەی وەرهامەرمان هەیە یاریی وەرهامەرمان هەیە وەروە چەند یاریی تکەمان هەیە وەروە یاری فلینت لۆک دێتە ستانداردی وەروە یاری مێتڵ سڵگ تاکتیک دێتە ستانداردی ئەوانە گەیم پاس ستانداردن ئەوانی دیکەش هەمووی ئەڵتیمیت بوو. بێمە لە هەواڵی یاریەکان و بێگومان گەورەترین هەواڵیشمان لە مەفتەیە GTA 6 بوو کەوا ڕۆکستار لە هەفتەی ڕابردوو وەکوتم کاتژمێرێک دوای بەرنامەی من یاریەکەیان دواخست بۆ 26/5/2025 واتە تەنانەت تێک2 کۆمپانی تێک2 چەند جار باسی سەرۆکی کۆمپانی تێک2 کرد لەوانەیە ئەویش بە تەواوەتی ئاگادار نەبوو بێت لەوەی کەوا ڕۆکستار بەنیاز نیام یاری ئەمساڵ بڵاو کات چونکە چەندی جار تێک2 کە خاوەنی ڕۆکستارە دووپاتیان کردووە کە لە پاییزی ئەم ساڵ یاریەکە بڵاو دەکەنەوە باسی هۆشمان کرد کە مافیا هاتە مانجی هەر بۆردەلاندز هاتە هەفتە هاتە پێش لە مانجینەوە وتمان ئامادەکاری دەکەن بۆ GTA 6 کەسی ڕۆکستاوەتی پێویستمان بەکای زیاترە ساڵێکی دیکە یاریەکە دوا دەخەن کە هەواڵێکی زۆر ناخۆش بەڕاستی و گەیمەرێکی زۆریش لە ڕۆکستار تووڕە کرد بەڕاستی بەڵام بێگومان بوو وەکو داوای لێبوردنێک ڕۆکستار چی کرد ترێلەری دووەمی GTA 6 بەشێکی سوپرایز بڵاو کردەوە بێ ئەوەی مارکتینگی لێ بکە بڵێ لە فلان ڕۆژۆشتانە بە سوپرایز تاوەکو دزەی پێ نەکرێت بێگومان وا چەندی سکرینشۆتی زیادی بڵاو کرد جا ترێلەکە لە ماوەی 24 کاتژمێری سەرەتا ترێلەری دووەمی GTA 6 زیاتر لە 475 ملیۆن جار تەنیا لە پلتفۆرمی یوتیوب بینراوە نەک تەنیا لە چناڵی ڕۆکستار بەڵکو بەگشتی 475 ملیۆن جار ترێلەکەی بینراوە بووە پڕبینەرترین ترێلەر بە خێرایی بتوان لە ماوەی 24 کاتژمێر بگاتە 475 ملیۆن ڤیو کە بێگومان 1000 زۆرە وەکو چیرۆکیش ڕۆکستار ئێستا چیرۆکی فەرمی یاریەکەی بۆ ئاشکرا کردین کە زۆر گەیمەر بەخۆشمەوە تۆزێک گومانمان لەو جۆرە قسانە هەیە کە ڕۆکستار دەیکا ڕۆکستار دەڵێ ڕۆکستار دەڵێ GTA 6 سێت ئین ڤایستی لە شاری یاخود لە شاری ڤایستیە جیسن و لوسیا کە جیسن کوڕەکەی و لوسیا کچەکەیە they have always known the deck stack against them دەڵێ بەردەوام کارتەکان دژی ئەوان دانراوە مەبەستی کارتی مەسەلەن وەکو کارتی جۆکەر لە دژی تۆ بەکاربێ دەڵێ هەژریانیان بەردەوام لە دژی ئەوان بووە بەڵام when an easy score goes wrong دەڵێ کاتێکەوە دزیەکی مەسەلەنە پارە بەدەستێنانێکی ئاسان بە هەڵە دەڕوە they found themselves on the darkest side of the sunniest place in America خۆیان لە تاریکترین لایەنی ڕووناکترین شوێنی ئەمریکا دۆزنەوە کە ئەو جۆرە وشانە زۆر بە سەنجاکشی بەکارهاتووە مەبەستیان چیە دەڵێ هەردووچیان کاتێککە ئەو میشنە یاخود ئەو وەرکەیان هەر ئەو دزی هەشتێکە کە دەیکەن دەڵێ بچووکیشە بەڵام بە هەڵە دەڕوە هەردووچیان خۆیان لە شوێنێکی زۆر تاریک لە ژیانیان دۆزنەوە لە شوێنێکەوە ڕووناکترین و پڕۆژترین شوێنە لە تەواوی ئەمریکا They're in the middle of conspiracy stretching across the state of Leonida. دەڵێ خۆشیان لە موامەرەیەک دەدۆزنەوە موامەرەیەک کە کنسپیرسیە موامەرەیەکەکەوە لە تەواوی ویلایەتی لیۆنایدا کە دەکاتە ناوچەی فلۆریدا لە ژیان ڕاستی لیۆنایدا ئەو کنسپیرسی یاخود ئەو موامەرەی هەیە لێرە کنسپیرسی یاخود موامەرە بە ماتای ئەوە دێ کەەوە کارێک هەیە کارێکی وا هەڵە و خراپ هەیە شتەکە ئامە گەورەیە کنسپیرسیە موامەرەی کەس نازان چی ڕاستە و چی هەڵەیە بەڵام ئەگەری هەیە شتەکە بتەکتەوە لە هەر کاتێک یاخود هەگەری هەیە کەسێک ژیان لەدەست بدە بە مانای کنسپیرسی بۆ مانایە دێ forced to rely on each other more than ever if they wanted to make it out alive دەڵێ وایان لێ دەکە ئەو کنسپیرسی و موامەرەیەوە لە جیسن و لوسیای دەکە زیاتر پەیوەست بن بە یەکتریەوە پابەت بن بە یەکتریەوە یاخود احتیمال بکەنە سەر یەکتری پشت بەس بن بە یەکتری ئەگەر بیانەوێ بە زیندوی ڕزگاریان ببێ ئەوە چیرۆکی فەرمی یاری GTA یاخود Grand Theft Auto 6 چیرۆکی سەرنجا کێشام بەڵام چیرۆکێکی زۆر ڤیگە ینی زۆر ینی ڕووکەشە تاڵی دیتێڵ وردەکاریمان بێگومان ناداتێ بەڵام ئەوەندەی لە ترۆگەرەکە و بەروە شیکردنەوەکەی خۆم کە ڤیدیۆی تابەت بەسەری کرد واروە سکرینشۆتانەی جیاواز بینیمان ئەوەیەکەوە پێشبینی خۆم وایە چکە ڕۆکستار بە فەرمی ڕایگەیاند کەوا جیسن پێشتر لە سوپا بووە دەنگۆ زۆر هەیە کە جیسن خۆشی هەر ئێستاش پۆلیس بە یاخۆ لە ژێرەوە بۆ پۆلیس کار بکە دەنگۆ زۆر هەیە پێشبینی خۆشم وایە جیسن لەوانەیە لەبەر ئەوەی ئەم کارەی بە هەڵە کردووە یاخود ئەوەی کە ڕۆکستار باسی دەکە ئەرکێکیان بە هەڵە ئەنجام داوە یاخود دزیەکیان لێ ئاشکرا بووە لەوانەیە پۆلیس زەختی لێ بکە کەوا ناوی چەندین کەسیان لە بۆ کەشف بکە یەکێ لەوانەیە لووسیا بێ بۆیەش لووسیا دەبین لە زیندانە
کە دێتە دەرەوە دەبێت جەیسن لەوانێ لەلایەن پۆلیسەوە پێی بوترێت کە لوسیاش بەکاربێنێ بۆ ئاشاکردنی ئەم ئامەرەیە گەورەیە و لەوانەشە لە بەرەبەری کۆتایی یاخود لە کاتێکدا جەیسن بژاردەی لە بەردەست بێ یا ژیانی خۆی بکاتە قوربانی خۆشەویستەکەی لەگەڵ لوسیا بەردەوامێ لە دەستی پۆلیس ڕابکەن یان لوسیا بکوژێ و بگەڕێتەوە لای پۆلیس یاخود ئیشە باشەکە بکە بۆ نمونە وەکو ڕێت دێت چەند بژاردەیەکمان هەبێت ئەوە پێشبینی خۆمە و دەنگۆشە لە ئۆنلاین کە لەوانەیە چیرۆکە بەو ستایلە بڕوە بەڵام بەشەیەکی فەرمی وانە بەشەیەکی فەرمی دەڵێت دەبێت هەردووچیان ئەحتیمال بکەنە سەر خۆیان تاواکو ڕزگاریان بێ لەناو تەواوی ویلایەتی لیۆنایدا جگەلەوەش چەندین کارکتەری جیاوازیشمان هەیە لە ناو یاریەکە کە ڕۆکستار بەشەیەکی فەرمی ناوەکانی یاشەکەر سەنە من ڤیدیۆی تایبەت دەسە و کارکتەرانە دەکەم بە وردەکاری لێر تەنیا ناوەکان ناپێ دەڵێن جەیسن دوڤۆڵ ناوی تەواوی کارکتەری فەرمیمانە کە جەیسنە وەروەها لوسیا کەمینۆس ناوی خانمەکەیە کە ئەویش کارکتەری سەرچیە کاڵ هامتنمان هەیە بوبی ئیکمان هەیە ئیکی یاخود ئیک وەروەها دروکوان پریستمان هەیە لەگەڵ ریل دیمێز کە دوو خانمن ناویان ریل دیمێزە راول بەتیستامان هەیە لەگەڵ براین هێدەر ئەمانە کارکتەری فەرمینە لەوان یاخود ئەو جۆرە کارکتەرانە کە لەوانێ ئەرکت پێ بدەن مەرحەلەت پێ بدەن و بەردەوام لەگەڵت بن بێگوان بەشێکیان خیانەت لێ دەکەن بەشێکیان هاوکاری دەکەن بەشێکیان بەکار دێنن هاو شێوە یاریەکانی GTA و وەروە ڕێد دێت جگەلەوەش یاریەکەم چەندین ناوچەی جیاوازیدا بەڵام ئەوەش لە ڤیدیۆیەکی تێر و تەسەل باز دەکەم نامەوێت لێرە بە هەڕەمەچی باسیام کەم دەمێ ڤیدیۆ لەسەر ناوچەکان دەکەم بە تەواوەتی ئەوانەی کە ڕۆکستار بەشێکی فەرمی باسی کردووە وەروە دەنگۆیەکان چین لەسەر شوێنانە نەخشەکە چۆنە وەروە ڤیدیۆش دەکەم لەسەر تەواوی ئەو کارکتەرانە کە ڕۆکستار چی لەسەر ئەو کارکتەرانە دەڵێ وەروە زۆری پێنەچوو ڕۆکستار بە فەرمی ڕایگەیاندکەوە تەواوی ترۆلەری دووەمی GTA 5 لەسەر پلەی5 تۆمار کراوە یاخود ئەو وێنانەی بینیتان ئەو ڤیدیۆیانەی بینیتان هەمووی لەناو پلەی5 وەرگیراوە واتە کۆمپیوتەر نییە شتەکان زیاد لە حەد و فەیک نییە بەڵکو ئەمە PS5 بەڵام چ PS5 پرۆژ نییە بەڵکو بیس PS5 واتە PS5 ستانداردا کە گرافیکیش بەو شێوازە سەرنجڕ کێشە بگمان کورتێنانی هەیە لە زۆر شوێن لاندە شوێن هەیە ڕێی تریسینگ زۆر لاندە شوێن بە کێشە ئیش دەکاتن کە دڵ خۆشم کە ڕۆکستار ئەو ئای بۆ عارش پیشان دەدا مەستەکەوەیە دیمەنەکان ڕاستەقینێن هەرچەندە دیمەنەکان ڕۆکستار دەڵێت کەتسینن تەشا کەتسینی ڕۆکستاری مەمانای سینەماتیک نایە واتە پێشتر ڕێندەر نەکراوە پێشتر هەڵنەگیران بەڵکو ریل تایمە بەسەر یاری ڕێدەت کردبی دەزانیتەوە کات 24 کاتژمێر دەسوڕێم هەر کاتێک لە شەو بێ ڕۆژ بێ بسیە مەرحەلەیەک لەوانەیە لەو مەرحەلەیە بە شەو بیان بە ڕۆژ دیمەنەکان ببێتە دیمەنی کەتسین ببێتە دیمەنی سینەمایی بەڵام سینەماتیک نا سینەمایی کە دەبێتە هەمان کۆڵەتیە بەڵام بە شێوکی ئۆتۆماتیک کارکتەرەکان دەچۆن قسە دەکەن بەڵام لەگە گەیم پڵی جیاوازی نییە مەبەستەکە ڕۆکستاریەوە وەروە زۆریشی پێنەچوو ڕۆکستار بە فەرمی پیجی GTA 5 یا ئەوە GTA 6 یاخود گراند تێف ئارۆ 6 لەسەر پلەی5 کردەوە ئێستا دەتوانی ویشلیستی یاریەکە بکەی و پێش دەڵێکەوە لە بەرواری 26 پێنجی 2026 یاریەکە بەردەست دەبێت لەسەر ئێکسبۆکسی هێشتا بەردەست نییە تەنیا لەسەر پلەی5 بەردەستە بەڵام لەبیر نەکەن لە کۆتاییەکەی لە 26 پێنج 2026 یاریەکە لەسەر پلەی5 بڵاو دەکرێتەوە لەسەر ئێکسبۆکس سیریسش بڵاو دەکرێتەوە هەردوو ئێکسبۆکس سیریس X و S بەڵام ئێسی چۆن کار دەکەم شتە نازانم لەبەرەوەی لەو یاری ڕێی تریسینگمان هەیە واتە وێنەدانەوە کاتە ڕاستەقینە وەروە RTGIشمان هەیە واتە دروستکردنی سێبەر لە کات ڕاستەقینە وەروە فیزیایەکی زۆر سیر و پێشکەوتوی قژیش بەکاردێن لەبەرەوەی دەبین جەیسن لە چەندی منێک قژی جیاوازە لوسیا قژی زۆر سەرنجاکێش دەجوڵێ کە لە یاریەکانی پێشتر زۆر بەکەمی بینیمانەیە خۆ لە ڕێدێت و هەندێک لە بوردەکانیانەمان بینیە پێشبینیەکان وانە کە ڕۆکستار لەگەڵ پلەی5 عقدێکی هەبێت لەبەرەوەی ناو ترۆلەر یاریەکەش هەیکەلێکی شێوەی پلەی5 مان بینی لەگەڵ دەستکێکی دوال شۆک فۆڕی یاخود دەستی PS4 وەروە لە کۆتاییەکەش نووسە کاپچەرۆن PS5 نانووسە کاپچەرۆن ئێکسبۆکس نانووسە کاپچەرۆن PS5 ئەواتە لەوانەیە ڕۆکستار عقدێکی لەگەڵ سۆنی هەبێت کە دەنگۆیەکانی پێشتر باسم دەکرد لەوانەیە عقدێک هەبێت سۆنی مارکتینگ بۆ یاریەکە بکە زیاتر یان بەندڵێک لەگەڵ PS5 یەکە PS5 Pro بکەن پێشبینیەکانی من وایە ئەم یاریەکە لە نزیک بوونەوەی بڵاوبوونەوەی هیچ کۆنسۆڵێک لە جیهان بەدەست ناکەوێت بە تایبەتی پلەیستیشنەکان بەدەست ناکەون PS5 Pro هەر بەدەست ناکەوێت لەبەرەوەی زۆر گەیمەری دەناسم زۆر خەڵکم بینیوە تەنیا یەک یاری دەکات لە یەک ساڵ بە ساڵ یاخود زیر بە زیر یەک یاری دوو یاری دەکات یان فیفایە مادن و وەرزشەکانە یان GTA کاتێک GTA نوێ دێ دەچێت باشترین کۆنسۆڵ دەکرێت بۆ ئەوی بە باشترین کوالت ئەو یاری ئەنجام بدە تاوەکو 5-6 ساڵ 7 ساڵی دیکە کۆنسۆڵێکی دیکە یارێکی دیکە زۆر خەڵکی وایە لە جیهان باز دەکەم لە کوردستانی شەمانە بەڵام زیاتر لە جیهان
بزانین چ ڕوودەدا تقریبانەوە زۆربەی ئەو زانیارە نەبوو کە تاوەکو ئێستا لەسەر GTA 6 بیزانین و لە مەفتێشتێکی کەش هەبوو لەسەر GTA 6 کە دەمێ باسی بکەمەوە بوو جیسن شرایر بلۆگ پۆستێکی بڵاوکردەوە خۆ هەواڵێکی بڵاوکردەوە جیسن شرایری وبسایتی بلومبەرگ وتی پەرەپێدرانی ڕۆکستاری چەندین جارنامەیان بۆ ناردووە کە پێیان وابووە هەرگیز نیەتیان نەبوو یاریەکە لە 2025 بڵاوکەنەوە یاخود پێیان وانە بۆ یاریەکە ئامادە دەبێت لە پاییز 2025 بۆیش بەردەوام هەبییان لەوە کردەوە یاریەکە دوا دەکەوێت لەو تاریخێکەوە دانراوە بۆ ئەوەی کاتی زیاتری پێویستە بەڕاستی دڵخۆشم کەوا یاریەکە دوا دەخەم بۆ ئەوی باشتری بکەن لەبەر ترێلەری دووەم لە چاو ترێلەری یەکەم زۆری فەرقەکە سەری وردەکاریەکان بکرد سەری ڤیدیۆکەی بکەن هەردوو ڤیدیۆ یەکەم و دووەمشیکردنەوەکان دەزان کەەوە وردەکاریەکان چەندیان فەرقە و چەندە دموچاوی کارتەکانیش پێشکەوتوتر بووە. ئۆکەی هەقسەکردن لەسەر کۆمپانی تێک توی لەژێر تێک تو بێگومان توکەی و هانگەر گەیمسەیە یاخود هەنگەر 13 هەیە ببورن و ترێلەرێکی نوێی یاریچیان بڵاو کردەوە مافیا دی ئۆڵد کەنتری کە بەڕاستی زۆر چاوەڕوانی ئەو یاریەشم کە بڕیار لە مانجی هەشت بڵاو بکرێتەوە لەم ساڵ دڵخۆشەکەمان لە بۆ یاری ئەوەیە کەەوە نرخی یاریەکە ئاشکراکرا چکە نازانین نرخی GTA 6 چەندە جارێ بە فەرمی بەڵامەکەی دین لە 99.9 نرخی یاریەکە $80 محاڵە بیکەنە 76 بەڵام مافیا دی ئۆڵد کەنتری نرخەکەی $50 کە لە ئۆنلاین پێشوازەشی زۆر گەورە لەم نرخە کرا تەماشا یاریەکان بەگشتی نرخیان هەفتەیە بەشێکی زۆر نرخیان 6 بەشەکی دیکەش نرخیان 50 لە بەتابەت یاریە بچووکەکان بەڵام ئەمە یاریێکی بچووک نییە ئەمە یاریێکی نوێی مافیایە لەلایەن 2K ئەوەروە تێک تو بڵاو دەکرێتەوە کەوا یاریی زەخمە بەڵام ڕایانگەیان کەوا یاریەکە ئۆپن وۆڵد نییە جیهانی کراوە نییە بەڵکو چیرۆکەی تاو لینیەرمان هەیە و یەک ناوچەشمانەیە کە سەڵیە بەڵام ناوچەکە بێگمان گەورەیە و یاریەکە بە ئەنریل ئینجین 5 دروست کراوە وەروە ئەسب لێ دەخوڕی بەکارهێنانی چەکی جیاواز ئۆتۆمبیل لێ دەخوڕی و گەیم پڵی ترێلەرێکیان بڵاو کردەوە لەگەڵ دوایش لایڤێکیان کردەوە زانیاری زیاتریان پێداین لەسەرەوەی کە چیرۆکە زۆر ئۆثەنتیکە واتە ڕەسەنە بۆ ناوچەیە سەرنجا چێش دیارە بەڕاستی بەس حەزم دەکرد بەڕاستی 5-6 خولەکێک گەیمپڵی ببینم بەبێ کەت و بەهودەکەش ببینیوە بەسەر شتەکان لە شاشەبان خۆشتە دەبوونێت بە شێوەی کەت و ئەوشتانە بەڵام من چاڕوانیم یاریەم بەڕاستی من لە یەکەم ڕۆژە مافیا ئامادەمە بیکڕم بە تایبەتیش کەوا دەستنەوە سەر چیرۆکە ڕەسەنی مافیا بەگشتی چۆن دەستی پێکردووە لە ناوچەی سیسڵی لە ئیتالیا مەسەرەن ئەگەر فیلمی گادفادر بینیبی دەزانیتەوە مایکل کۆرنیۆن کە دەچێتەوە گوندەکەی خۆیان لە ئیتالیای دەچێتەوە ناوچەی سیسڵی ئەو ناوچەیە بەناوبانگە بەوەی کەەوە مافیەکان سەرەتا لەوێ دەستیان پێکردووە خۆدە کللتوری مافیا و خانەوادانەی ئۆرگەنایز کرایم تاوانکاریانە لەوێ دەستی پێکردووە سەڵ چاڕوانە بەڕاستی مافیا دی ئۆڵد کەنتری زۆر چاڕوانە و هیواداریشم یەکێ بێت لە یاریە گەورەکانی ئەم ساڵ ئەرزن لە ڕووی قەبارەنە مەسەلەن یاریە 10 کاتژمێر 15 کاتژمێر بەسە پێویست ناکات زۆر 100 سەعاتبی پێویستمان بەوەی جدیای پێویستە 200 سەعاتبی بەڵام مافیا پێویست ناکات ئۆن مافیا 10 کاتژمێری تۆپمداتێ یاخود 15 کاتژمێری تۆپمداتێ بەسە وەرنخەکەشی $50 پێ مابی زۆر سەرکەوتوو دەبین بێمە لای EA بەهۆی دواخرانی GTA چەند شتێکی بڵاو کردەوە یەکەمیان وتیان دڵخۆشین نەک دڵخۆشین وتیان ئێستا بەڵێ وتیان it feels very good یعنی هەستێکی زۆر خۆشمان هەیەکەوە ئەو کاتێکەوە یاری باتڵفیلدی داهاتوو بڵاو دەکەینەوە کاتەکە چۆڵە یاخود هیچ شتێکی گەورە بڵاو ناکردن بگومان بەسیان GTA و ڕەشان گەیاندکەوە یاری باتڵفیلدی داهاتوو تاوەکو سیڤێکی 2026 بڵاو دەکرێتەوە واتە لە ئێستاوە تاوەکو ئەو کاتا بگومان پێشبینیەکانوانە یان سەری ساڵبی یان بیدایەتی ساڵی داهاتووبی کە پێشبینیەکانوانە زیاتر بیدایەتی مانجی 1-2 ساڵی داهاتووبی لەبەرەوەی نایانەوێت ڕکابەری Call of Duty ئەم ساڵ بکەن کە لازانین تاوەکو ئێستا Call of Duty ئەم ساڵ مانجی چەند بزە بڵاو دەکرێت بزاکیت مانجی نوێ یان دێ یان 11 maybe دڵخۆشم وەرە ئیش بە فەرمی ڕاگەیان کە لە هاوینی ئەم ساڵ واتە لە سەمەر بە تەواوەتی یاریەکە عرض دەکەن بۆ گەیمەران تەواویشتەکان ئاشا دەکەن گەیم پڵی ترێلەر بەرواری بڵاوکردنەوە شێوازی یاریکردن و هەموو زانیاریەکان سەر شێوازی یاریکردنی باتڵفیلدی داهاتوو لە هاوینی ئەم ساڵ کە پێشبین دەکەم لە مانجی 6 یاخود 7 ئاشکرا بکرێت وەرە ئیە دەربارەی بەرزکردنەوەی نرخیش ڕایگەیاندکەوە ئێستا هیچ پلانێکیان نییە بۆ بەرزکردنەوەی نرخی یاریەکانی خۆیان کە زۆر دڵخۆشم EA ئەو قسەیە بکە واتە فیفای داهاتوو نرخی $80 نابی هەر هەفتە دەبێت نەک وەکو ئێکسبۆکس دەڵێ لە پاییزی ئەم ساڵ نرخی یاریەکانمان نرخی بەشە لە یاری گەورەکانمان دەکەین $80 واتە Call of Duty داهاتوو $180 هیچ منجالی تێدان دڵخۆشم کە نرخی یاریەکانی بەرز نەکردێتەوە ئەرە تاوەکو ئێستا تاوەکو ئەو قسەیە دەکەم 9/5/2025 کاتژمێر 3 ڕۆیە تاوەکو ئێستا سۆنی نرخی یاریەکانی بەرز نەکردەوە هیوادارم ئەم ساڵ
وەروە ئەم جەنەڕیشنە بەبێ بەرزکردنەوەی نرخ بەڕێ بکەن بێگومان حەز دەکەم لە نەوەی داهاتوو لە پلەی5 6 نرخ بێتە خوارێنێک بەسەکەوی هیوادارم سۆنی وەکو ئێکسبۆکس نەکە نرخ یاریەکانی نکاتە $80 لەم هەفتەیە دەنگۆیەکی زۆر هەیە دەڵێن هەندێک دەڵێن کەوا کارمەندی ناو ستودیۆی ڤیدیۆ قسەیان کردیان دەڵێن بەگشتی دەڵێن هالف-لایف 3 دەڵێن بە تەواوەتی لە سەرەتا تا کۆتایی ئامادە کراوە بەڵام هێشتا ڤاڵ ناوێت قسەی لەسەر بکە یاخود بەرباری بڵاوکردنی ئاشان ناکە یاخود قسەی لەسەر ناکە بێگمانەوە دەنگۆیە هەوار بەردەنگۆش دەمێنێتەوە تاوەکو ڤاڵ سێک دەکات هەرچەندە من بیدایەتی ئەم ساڵ و پێما بیان پار کۆتایی پار بوو سەری دۆکمنتریەکەی یاخود دۆکمنتاریەکەی هالف-لایفم کردی هالف-لایف 2 کە چۆن دروست کراوە وانێ پرسیاریش لە گیڵی کرا کە خاوەنی ڤاڵڤیە وتیان بۆچی بەشی سێم نییە زۆر قسەی کردی شتانەوەتی بەش سێم نەمانتوانین گەیمپڵەیەکی وا سەرنجاتێکی بۆ دروست بکەین کەەوە شیانی ئەوە بێ یارێکی لە پێناو دروست بکەین چکوانە بەڕاستی و پیاوانە گەیمپڵی لەکنەوان هەموو شتێکە ئینجا چیرۆ ترتیبات زۆرکی زۆر ناوازەی بێکمان هالف-لایفەکە کردبێت و هیواداریشم بیکەن چکە دوو لە هالف-لایف 1 و 2 وەروە ئالێکسەکەش بەڵام ئالێکسەکە VR دەبێ سەیری گەیمە سەیرم کردووە هالف-لایف 1 و 2 یەکێکن لە بەقوترینەوە یارانەی لە مێژووی کۆمپیوتەر بڵاوکراینەوە بێگومان سا پلەیستیشنوانش بەردەست بوون بەڵام وەکو کۆمپیوتەر لۆ سەردەمە چێوەکەش زۆر ناوازە و وەروە فیزیایەکی زۆر ناوازە تێدا وەکو گەیمینگ نیتیندۆ لە مەفتەیە ڕێگەیەکەوە پێشبینی دەکەن ژمارەی پێوانی تۆمار بکەن لە کاتی بڵاوکردنەوەی نیتیندۆ سویچ 2 و زیاتر لەوانەیە 15 ملیۆن دانەیەک بفرۆشن لە ماوەی 24 کاتژمێر بۆ 48 کاتژمێر یاخود هەفتەیەک لەو ماوەیە یعنی دانە ڕکۆردی زیانی تۆمار بکەن هەروە هەواڵێکی کەشمان هەیە لەسەر یاری ئێلین ڕۆگ ئینکۆرژن کە پێشتر تەنیا بە VR بڵاوکرایەوە ئێستا بڕیارە لەسەر ستیم و PS5 بە شێوەی ناVRش بە شێوەی ئاسایی توریش بڵاوی بکەنەوە نەگەنی بە شێوەی VR نەبی نان VR بێمەلا ئێکسبۆکس یاریە گەورەکەی دیکەژی ئێکسبۆکس ئاشکرا کرا ئەو یاریەکەوە یەک ساڵ زیاترە دەنگۆی لەسەر هەیە و من باسی دەکەم کەوا دێ ئاشکرا کرا یاری Gears of War بەشی یەکەمی بە شێوەیەکی فەرمی لە مانجی 8 ڕێک 26 25 هەشتە شیوە لە مانجی 8 دێتە سەر پلەیستیشن 5 بەناوی Gears of War Reloaded جا ئەم یاریە خۆی پێشتر ڕیماستەر کرابەوە لە ساڵی 2013 بوو 12 بوو لە بۆ 13 بوویان چاردە و پێمابی لە بۆ ئێکسبۆکس 1 خۆی ڤێژنی ئێکسبۆکس 6 2006 و 7 وانەیە ڕیماستەر کرابەوە لە بۆ ئێکسبۆکس 1 و ئێستا دووبارە ڕیماستەر کرایەوە لە بۆ ئێکسبۆکس سیریس وانە بەڵام ئەم جارە ڤێژنی PS5 چی هەیە هەرچەندە ئەم یاریە تەنیا یەک یاریە بە تەنیا بەشی یەکەمەوە تا بەشی دووەم سێمێشتا ماوە بێتە PS5 پێشبینیەکانی ئەمەوە بوو کە بە شێوەیەکی کۆلێکشن بەردەستی بکەن بەڵام دیارە زیاتر فۆکسیان خستە سەر یەک دانە جا ماسەفاتە نوێیەکانی چ دەبن لەسەر PS5 و ئێکسبۆکس سیریس X گرافیک دەبێتە 4K ڕاستەقینە 60 FPS مان هەیە وەروە 120 FPS مان هەیە لە مڵتیپلەیەر 60 FPS مان هەیە لە کامپین و مۆدی مڵتیپلەیەرەکەش بە زیندوی دەهێڵنەوە بە 120 فریم توانین کاری پێ بکەین HDR هەیە دۆڵبی ڤیژن و بێکمان 7.1 دۆڵبی ئارمۆسی هەیە سپیشل ئۆدیۆی هەیە لە بۆ کۆنسۆڵەکان وەروە دەڵێت تەواوی شتەکانی ناو جیهانەکە ئاسێت شتەکان بە 4K ڕێندەر دەکرێن لەگەڵ دەستکاریکردنێکی ڤیژوەڵ ئیفێکت و تەرتیبات و ئەوشتانە کە زۆر جوانترە ئەو ڕێزەلوشنەکە زۆر باشتر لە ڕووی ئەنتی ئێلیسینگ واتە لێواری قژ و پرس و دومچا و دەست و لێواری سیلا شتەکان ئێلیسەکەی زۆر جوانتر و باشترە وەرە دەڵێت زیرۆ لۆدین سکرین دوورین کامپین کاتێک کامپینەکە دەکەی زیرۆ یعنی یەکتر کەش لۆد سکرینمان هەیە لۆدینگمان نییە یەکسەر دەچێت ناو یاریەکە جا دڵخۆشم یاریەکە بەنرخی $40 دەفرۆشێت نەک بە فول پرایس هەرچەند $40 زۆرە بەڕاستی پێما بووی باشترین سعر لە بۆ یارێ $20 لەبەرەوەی ڕیماستەرەکەیان زۆر زەبەلاح نییە تەنیا پرسکردنەوەی کواڵەتی ئاسێت و شتە نەک بڵێ وەکو ئۆبلیڤین و ئەوانە بە تەواوەتی دووبارە شتەکان دروست کرابیتەوە تا هەمان شتە هەمان ڕەنگامان ترتیباتە تەنیا بوستێکرێ بەڵام بە $40 باشە لەوەی کەوا مایکرۆسۆفت بە 60 بیفرۆشی کڕۆس پلەی دەبێت لە بنێوان هەموو کۆنسۆڵەکان ئەو کەسانەی دەیانەوێت هەر هەوادارەکی ئێکسبۆکسیش ئەگەر ڤێژنی Gears of War Ultimate Editionی هەبی ئەم یاریە بە خۆڕایی وەردەگرێت لە ڕێگەی کۆدێکەوە بە ئیمێل بۆی دێ دەتوانێت یاریەکە بۆ خۆی داوڵند بکە مهم یاریە گەورەکە یعنی ئێستا فۆرزا هات Gears هات تاکە یاری ما ببێتە سە پلەیستیشن وەکو یاری زەبەلاحی ئێکسبۆکس تەنیا هەیلۆ ماوە تەنیا هەیلۆ ئەگەرنا ئەوە Gears هات فۆرزا هاتیوە چەندین یاری دیکە سی ئۆپتیڤ ساتیە سە پلەیستیشن سو پێم وابی
مایکرۆسۆفت وەزی زۆر باشە لەبەر چ قسێتەکە بێ بەسە خەبەرێکی مایکرۆسۆفت تەنیا لە ماوەی یەک مانجی بڵاوبوونەوەی لەسەر پلەیستیشن 5 یاری فۆرزا هۆرایزن 5 زیاتر لە 1.2 دانە ملیۆن کۆپی لێ فرۆشتووە تەنانەت شەریکە بەخۆی خەنی بووە یعنی ستودیۆی بەرەمێنەری یاخود پلەیگراوند لە مایکرۆسۆفتی خەنی بووینە دەڵێن ژمارەیەکی 1000 زۆر دڵخۆشین زیاتر لە 1.2 ملیۆن کەس لەسەر پلەیستیشن 5 یاریەکەیان کڕیە بۆیەش مایکرۆسۆفت وتی ئەم شەڕە ڕادەگرم دەبمە بەشێک لە فرۆژگای پلەیستیشن یاریەکانی خۆی دەکاتە بەشێک لە فرۆژگای لۆچکە فرۆژگایە گەیمەر پارەی پێدەدا لەبەرەوەی سۆنی گەیمەرانی خۆی ڕانەهینا بە شێوەی گەیم پاس یاریەکان بە خۆڕایی وەربگرن بە شێوەکان بۆیش زۆر سەرکەوتووە کە دڵخۆشم بێگومان کە زۆر سەرکەوتووە وە سۆنی بەرز نرخی پلسی هەل لە بەرزکردنەوەی یعنی 160 دلار ئێستا من خۆم پلسم تەواو بووە بە 160 دلاری یعنی ئێستا من نوێم نەکردیتەوە دووبارە بیر دەکەمەوە کە بیکەمیان نەیکەوت 160 دلار پارێکی 1000 زۆرە بۆ چەند یاریەکەوە من زۆربەی و یارانە هەر ناکەم یاخود کاتم نییە من زیاتر یارە نوێیەکان دەکەم سەو لەوانەیە هەنەی کڕمەوە لەوانەیە پلسێکی ئاسایی بکڕم سەو کڕینی یاری سەپلەیستیشن دیارەوە ئەنجامەکەیتی مایکرۆسۆفتیش بۆیە بە عەقڵانە بڕیارەی داوە کە هەموو یاریەکانی خۆی سەپلەیستیشن بەردەست بخەن واروە ئەو هاندهێڵدەی کە بەنیازن ئێکسبۆکس و کۆمپانیای ئاسوس بێکەوە دروستی بکەن کە هاندهێڵ دەکات لە ئۆنلاین دزەی پێکرا چەندی وێنەی جیاوازی بە بڵاو کراوە جا ئەگە سەیری هاندهێڵدەکە بکەین دەبینکەوە هاندهێڵێکی ئاساییە بەڵام کۆنتڕۆلەرەکانی دەستی کۆنتڕۆلەرەکانی تۆزێک خرترا وەکو ئەوی ئاماژەیەکە بە ئێکسبۆکس بەڵام مەبەستەکەی منەوەیە بێگومان لانچەری ئێکسبۆکسی لەسەر دەبی کە دەیکەیتەوە دەنووسێ ئێکسبۆکس باگراوندەکە بێگومان پیسی دەی بەڵام مەبەستەکەی منەوەی لۆگۆی ئێکسبۆکس و شتان لەسەر دەبی یاخود دەستکە لۆگۆی ئێکسبۆکس زەوی زۆر سەرنجاکێشە چکە لۆگۆی ئەیسوسی شەش زۆر میونیە بەڵام لۆگۆی ئێکسبۆکسی شەشی جوانە لە بۆ گەیمەران بەگشتی گەیمەرانی کۆنسۆڵ چاڕوانم بەڕاستیش ئەو ئامێرە لەژیان ڕاستیش ببینم و تاقیش بکەمەوە بێمە لای هەوڵەکانی پلەیستیشن و ملیۆنێک زانیاری نوێمان لە بۆ هات لەسەر یاری Death Stranding 2 on the beach کە زۆر چاوەڕوانم بەڕاستی و یاری ڕۆژ یەکەم و بەشی یەکەمیشی Death Stranding لە 2019 کە لە چەڵاندش کاتی خۆ ریڤیوم کرد نۆ لەدەم پێیدا وتمی چێکە لە باشترین یاریەکان لە ژیاندا کردومە بێگومان کەم کورتیدا بوو وەکو هەموو یاریەکەم یاریەکەم کورتیدا بەڵام ئەم جارە پێدەچێکەوە ئەو کەم کورتیانەشی نەهێشت پێ خو زۆر کەمی کردێژ لە گەورتین کەم کورتەکانەوە بووکەوە دیمەنی ئەکشن و تاقیکردنی زۆرکەوە بەڵام پێدەچێت لێرە زۆر باشتری کردی بێ کاکۆجیما چەندین یوتیوبەر و ڕۆژنامەنووس چوونە ژاپۆن لەلایەن ستودیۆی ستودیۆی کۆجیما پرۆداکشن داوت کران لە سۆنیەوە داوت کران نزیکەی هەفتەیەک لەوێ مابوونەوە 30 کاتژمێری یاریەکەیان کرد حسابی خۆت کە ینی ئەوەندە سیقەی بەخۆیە کۆجیما 30 کاتژمێری بەردەست خستە بە ئەو ڕۆژنامەنووس و یوتیوبەرانە تا بێنە ئۆنلاین قسەی لەسەر بکەن 30 کاتژمێر ئەندی کۆجیما وتی ئەمە تەنیا 140 یاریەکەیە واتە یاریەکە زۆر بە ئاسانی نزیک دەبێتەوە لە 75 کاتژمێر بۆ 100 کاتژمێر بەگشتین ئەرچەندە زیاتر مەبەستیان کمپلیشنەوە تا هەموو شتێک تەواو بکەی نەک چیرۆکسەرەکی چۆ باوەڕ ناکەم چیرۆکسەرەکی لە 30 کاتژمێر 40 کاتژمێر زیاتر بێ هەرچەندە کۆجیماش سەرشێتانەیە یعنی بەس دیمەنی سینەماتیکیەکانی Death Stranding 1 زیاتر بوو لە 3 کاتژمێر 4 کاتژمێر لە 3 یەک بەبێ ڕاوەستان دیمەنی سینەماتیکمان هەبوو بەبێ گەیمپڵەی زۆر کار بەتایبەتی دیمەنەکانی کۆتایی نزیکەی 2 کاتژمێر و 50 خولەک زیاتر بۆ نزیکەی 30 کاتژمێر تقریبا بەس دیمەنی سینەماتیک تێ ئۆکەی بەبێ گەیمپڵەی ئەنی سەرشێتەوە پیاوە مهم زانیارە نوێیەکان چی دەڵێ will have new location بێگومان لۆکیشنمانێ بەڵام پێشتر تەنیا دەمانزانین لە مەکسیکۆیە ئەمریکا و مەکسیکۆ بەڵام ئێستا ئوسترالیاش زیاد کرا واتە ماپێکی ئوسترالیاشی تێدا نە بێگومان باسی زۆر داهاتوو دەکات لەوانێت زۆر بە مەکسیکۆ ئوسترالیا نەچی بەڵام وەکو گەیمپڵەی بۆ شوێنان دەچی لە ڕووی مەسەلا سەحرای مەکسیکۆ ئوسترالیان دە شوێی سەحرایە ئەندە شوێنی بەرز و نزمە ڕووبار رازانچیا وەکو لانسکەی پێدەچیا وەرە چیرۆکەشی دوای 11 مانگ لە DS1 دەست پێ دەکات وەروە ئەم جارە یاریەکە تۆزە خێراترە لە ڕووی ستۆری لە ڕووی گەیمپڵەی لە ڕووی تاقیکردن هەموو شتێک خێراتر دەڕوا و گەیمەران ئازادێکی زۆر زیاتریان هەیە لە جوڵەیان لە هەڵبژاردنی کەلوپەلەکانیان لە شێوازی بەرەنگاربوونەوەی دوژمنەکان و لە شێوازی گواستنەوەی کارگویەکان وەکو گرافیکیش پێم وایە یەکێکە لە جوانترین یاریەکان کە لەسەر PS5 دروست کرا بێ چەندە نێکست لێڤڵ نییە بەڵام GTA 7 یان GTA 8 شتیوانیە بێگومان دەبێ PS5 ئۆکەی بە قیاسی PS5 دەزانانی ینی کۆنسۆڵە چ هێز و توانایەکی و بایچەندە لەو ستایلێ بەڵام وەکو ستایل زۆر جوان دیارە و چەندین بێگومان ئینڤایرۆمنت چێنجمان هەیە کەش و هەوا زۆر دەگۆڕێ وەربە ئەمجارە شەو ڕۆژمان هەیە لە یاریەکە بە شێوەیەکی داینامیکی دەبێتە شەو دەبێتە ڕۆژ لەناو تەواو یاریەکە
بێکمان یاریەکەش وتم ئەکشنی زیاترە بەڵام لەبیر نەکە هەر دێسرانینگە ئیشی تو گواستنەوەی کارگوۆیە لە خاڵی ئەیلۆ خاڵی بی و ئیشی تو بێکەوە بەستانی ئەو دوو نەخشێ گەورەیە وەخت مەکسیک و ئوسترالیایە بە نێتوەرکی کایڕۆ دەبی هەموو شوێنانە بێکەوە ببەستیەوە جا لە ڕێگا شت توش دەبی توش شەڕ دەبی تووشی چڕۆکی جیاواز دەبی بەڵام دەبێ و کارگویانە ئەو ئەشیانە بگوازیەوە هەمباڵێکە هەر بکە سکیل تریمان هەیە دەتوانانی ئەو سکیلانە لە مەسەر لایانی شەڕکردن بەقوتر بکەی لایانی گواستنەوەی ئەشیا شێواز ڕۆیشتن خێرا سەبر ڕۆیشتن ئەوشتانە بەقوتر بکەیت و لە هەر کاتێک پێشەوەی دەربچی لە بۆ گواستنەوەی کارگوۆی دەتوانانی ئەو پوینتانە هەرهەمی سفرکەوە بیدێتە شوێنی جیاواز بۆ نەگەت بچی لە بۆ شەڕکردن دەتوانین پوینتەکان هەموو بدێ شەڕکردن واگە لە بۆ گواستنەوەی ئەشیا دەتوانین پوینتەکان بدێ گواستنەوەی ئەشیا تا کارەکەت ئاسانتر بکات وەرا دوژمنەکان بەگشتی دەڵێن زیرەکترن باشترن ئەیەکیان وەرە شەڕکردنی زۆر زیاترە شتەکان سەرنجڕاکێشن دیمەنەکانی بڵیان کردو زۆر قەشەنگن لانسکەیپەکان زۆر جوانن بێگومان ئەتەسمێن توان باسی ڕۆکی دەرسڕاندی بکەم کەوا باسیستەکە و چۆنە لەم تێناگەن تا خۆ دیارێکە نەکەی من کاتی خۆی لە 2019 زۆر هەوڵمدا شیکەوە بەڵام زەحمەتە شیکردنەوەی تا خۆت نەیکە هەر قسەکردنە دەرسڕاندینگ دوو بە فەرمیش کۆجیما لەگەڵ سۆنی ڕێکەوتنێکیان هەیە بێگومان بۆ بڵاوکردنەوەی کۆنترۆلەری دوال سنس یاخود دەستی پلەیستیشن 5 بە تیمی دەرسڕاندینگ 2 کە پێم وانە شەشی زۆر سەرشێتانیان کرد بێ شتەکان سادن لۆگۆیەکان سادن بەڵام جوانن لە پشتی نووسراوە دەرسڕاندینگ 2 سۆنی ئستودیۆیەکی نوێی دروست کردیە لە ناو بەنجی دروستکران یاخوددا بوو ماوەکان ڕابردوو باسم کردەوە بەنجی کڕیەوە بەنجی کێشەی زۆر و بەشەی لە کارمەندەکانی بەنجی گواستەوە ناو پلەیستیشن جا ئەو کارمەندانە ئێستا لە نێوان لە ناو ستودیۆیەکی دیکەنە ناوێکیان هەیە بە ناوی LFG تیمی LFG تیمی LFG سۆنی بڵۆک پۆستێکی لەسەر بڵاو کردەوە تقریبا زۆربەی معلوماتەکانی لەسەر بڵاو کردەوە کە تیمی LFG لە بۆ ئیشیان چیە و ناوەکەشی بە ناوی looking for group یاخود بە دوای گروپ دەگەڕین ئەوە کورتکراوەی LFG-ەکەیە هەندێک کەس دەڵێن let's fucking go بەڵام looking for group خەریکی یاریەکی مەڵتیپلێرن جیهانی کراوەیە فانتەسی و بێگومان ساینس فیکشنە خیاڵی زانستیە یارێکە کەوا دەڵێ کمیونیتی کۆمەڵگای گەیمینگ بێکەوە بەستەوە بەردەوام بیانەوە بستە ناو یاریەکە شتی سیر سەمەر تاقیکەنەوە دەڵێ team-based action game that draws inspiration from fighting games دەڵێ ینی ئیلهامان لە یاریە شەڕکردنەکان وەرگرتووە پلاتفۆرمەرەکان وەرگرتووە یاریەکانی مۆبا وەرگرتووە live sim وەرگرتووە frog type games وەرگرتووە players will inhabit a light-hearted comedic world set in a brand new mythical science fantasy universe we can't wait to reveal more یاریەکە وەکوتم team-based action واتە یاریشی دەستە جەمعیە ئۆنلاینە مەڵتیپلێرە بەڵام ئەوەی تێناگەم چۆن یاری شەڕکردنیان فایتینگیان وەکو تێکن و ئەوانە پلاتفۆرمەر وەکو یاریەکان لیمبۆ ئینساید ئاوتی وەکو کراشی یاریە مۆبایەکان یاخود یاری لایف سیمەکان و یاری فڕۆک تایپ گەیمسەکان ئەوانیان چۆن تێکەڵ کردووە لەگەڵ جیهانێکی کۆمیدی جیهانەکەش بگومان فانتەسیە ساینس فیکشنە و میتیکاڵی شەوەتە شتی سەیر و سەمەری زۆر تێدایە دەڵێ لە ماوەیەکی نزیکدا بێگومان تاوی زانیاریەکانتان بۆ دەخینە ڕوو بەڵام ئەوە تیمە نوێیەکەیە و لە ماوەیەکی دیکەدا زیاتر باسی دەکەن بەڵام ئەوەی لەبیر نەکەین کەواری لایەن بەنجیەوە پێشتر دروست ببوون و بەشی لە کارمەندەکانیشان لە جەماعەتی فۆرتنایتینە جەماعەتی ڕۆبلۆکسینە و ئێستا لە بۆ پلەیستیشن کار دەکەن بێمە لای گۆستە ڤیۆتەی پرفۆشترین ڤێژنی گۆستە ڤیۆتەی پێش بڵاوبوونەوەی لە ئێستاوە کە مانجی بڵاو دەکرێتەوە بەڵام لە ئێستاوە پرفۆشترینەکەی دیلەکسەکەیە بە $80 کە پێم ناخۆشەوە قسەی دەکەم بەڵام ئەوە کێشەکەیە گەیمەران $80 پێدەدەن وا لە پلەیستیشن دەکە دەڵێ ئۆکەی قسەیکەن ڤێژنی $80 ئەو یاریە نەک هەفتەیەکەی زیاتر فرۆشە بە چاوت $70 کارە ساتە ئۆکەی پێم ناخۆشە بەڵام ئەو واقعەکەیە خۆشەویستانم ئەمەش بەرنامەی سفرێک ژیری بوو لەم هەفتەیە چاوەڕوانی ڤیدیۆی زۆر بن لەم هەفتەیە لەسەر GTA ڤیدیۆیەک دروست دەکەم لەسەر لۆکیشنەکان ڤیدیۆیەک لەسەر کاراکتەرەکان و ئەگەر بتوانم زانیاری باش کۆکەمەوە لەسەر چیرۆکە بەگشتیم ئەوەندەی کە تێی بگەین لەسەر GTA وەتە بەلایانی کەم سێ ڤیدیۆ دیکە دەبی لەسەر GTA ئینشاڵڵا و ڕۆژانە سەردانی ئینستاگرام فەیسبوک تیکتۆک سناپچات هەر کامەراوانە بەکاردێنی ژی پرۆفایلی خۆی لەوێ هەیە بەردەوام بابەتی زانستی سەرنجاکێش پرزانیاری گەیمینگ بێ جیهانی بێ زانستی بێ هوەری بێ فلم بێ بڵاو دەکەمەوە توانین فۆڵۆم بکەی لەو شوێنانم چاوتان ماس دەکەم تاڵقەیەکی دیکە بەرنامەیەکی دیکە بەخە گەورتان سپێرم خودداتان لەگەڵ